الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حال جارش كش بقرينه وخزم سورة الهمزة بس رزا من دي خواي جورة وهي ودائم أو أعزي السودي لوربقن إن شاء الله. بسم الله الرحمن الرحيم. ويل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده. مرة برزان وكلواني رابردو لخزمة آتية كم وستاين ويل لكل همزة لمزة وقلت من خواهي سبحانه وتعالى دفني وويلا لبو أو كسيكوا أو دو صفتي لي أو كوا عيب عار لخلشي دبيني توا أو ذا همزة وكو باس ما كركوا كسيكا بفعل بابرين بكردوا بإشارتك عيب عار لخلش دبينتوا بهر إشارتك لمزش أو كسيكوا بزمان عيب عارو تانو تشر لخلشي داتل أو ذا خواهي قول زياتر وصفي ذكا أو كسيكوا الذي جمع مالا وعدده أو كسيك هر مال وسامان كودكاتو ديجميري مال وسامان كودكاتو ديجميري كواتا زياتر ملاحظة ذكي ربطي أو دو صفة لقل مسالي مال كوكرنوا أو يكوا فعلا زور زارن كسيكوا خوي بي دولة من دبو مالك هيتي يتر عيب عارو تانو تشل خلشي داتن لويا وكلواني رابر جوت مكوا كسيكوا تانو تشرو همزو لمز بكاتن أو كسا زياتر لروانجي تكبروا أو زب مالكي وبوسر وتكوا كوي كرديتوا تانو تشل خلشي داتن بل أو كسا جمع مالا وعدده وتا هر خريشي مالكو كرنوا وهروها ديجميري ولا سرياتي دادني كوات الليل دا باز لكسيك دكا كنكهر مالكو دكاتوا كوي دكاتوا دشي جميري واتا نقلبوا أو يصرفي شبكا بلكو تنها لبوي كوي بكاتو لسرياتي دابني وبيجميري وكأنما كاتك وديجميري تمتعك باجمار نكي دكاو يتر لزيتي تقت هلي دقريو بيننا بينو ياخد كاد لدواي كاد تماشاي دكاو ديجميري تو ببي اوي كوا بكاري بيني بلكو تنها او همو خمي اوي كوا مال لسريك دابنيتن او مالش بجميري تمزان داخوة تن زيادي كريو تن نقصاني كرديا كوا تلير دا او كسيكا بوشوي همو قورترين خمي أو بيتن كوا مالي دنيا كوبكاتو أو زال سرياتي دابني ودلالتج لسروي كوا زور خميتي بيننا بين ديجميري توا لسرت أساسا شئون دا بي مهمة لبرأوي يحسب أن ما له أخلد لبرأوي أواتي دقاتن أواتي جيشتي كوا أو ماليك هيتي هردي هيلي توا يحسب أن ما له أخلد كواتا أواتي دقاتن أو ماليك وهيتي دي هيلي توا هتا جياني بيدا بخشيلوي هندا گرنجي بيد داتن زالير دا هندا گرن مفسرين دفن من واتينا قاتو كيت كسيك هموش دزانن كوا مردن تاوروانيان دكا بلام كاتي كوا هندا گرنجي بمال دا وكوي دكاتوا او واتي دقاتن كوا أخلده واتا لدواي خوشي باسي دكري كوا كسيكي داراب وكسيك مالو سروتي زوري هبوا كوات لبوي كوا لدواي خوشي ناوي بمنيتن او مال زوره هر كودكاتو گرنجي بيداتن لبروي بتصوري وي انسان او اند قيمتي هي او اندي كوا مال كودكاتو قدر قيمتكي لكوكرنوي مالي تي لبر هيچ تيچ دي كنيه نازاني كوا او مال نبكلچي ديو نكسيج باسي دكاتن لدواي وي يتربوشي كوات ليردا اوش بيست تيبغين اگر كسيك مال كوب كاتو يجمع المال بلام نقلبو او كواوات يبقى او مال هتا دهيليتو بلكو او هنده مال كوب كاتو تاوكو كاروباري جياني بي بسر ببا تاوكو بتواني طاعة عبادتي خواهي قوري بيبكا ليردا او مشمول نبو آت والله ولم بلكو ليردا باس لكسانيك دكاتن كوا مال كو دكنوا وهروها كوكردنوي مال للاي اوان خميچي قوريو ببردوامي ديجميريتن لبر اواتي دقاتن كوا او مال هتا ديهيليتو يتر تماشا دكا يعني كسانيچي زور سبحان الله او صفتين تيدا ديتجي لبر اوكاتي كوا قصدك هذا قيمتي هر انسانك لوي دا كوا هيتي اگر مالد نبي نخوش بي چه علاج دكا اگر مصيبتك تبسر بي مالد نبي چه علاج دكا اوي لبيرتو او سببك مسبب خوايا سبحانه وتعالى خواي قول سبحانه وتعالى اذني لسربي
ئەوە کاتێک کە نەخۆشیش بی کاتێک کە گرفتێکیش بێتە پێش خوای گەورە سوبحانەهو وتعالە ئەگەر شفات لۆ بنێری ئەگەر حەلی مەشاکل لۆ بنێری ئەسبابیشی لە بۆ مهەیە دەکاتن بەڵام واللهی ئەگەر خوای گەورە مەبەستی ئەوە نەبی و قەدەری لەسەر ئەوە نەبی کەوا لەو نەخۆشیەت و عیلاجت بی واللهی هەموو ماڵی دنیای تو بی ناتوانێ عیلاجت بکە گرفتی وا دێتە سەر بە هەموو ماڵی دنیا چارەسەر ناکرێ کەواتە بەڕاستی ماڵ سەبەبێکە پێویستە ئەمە مسبب لەبیر نەکەین کە الله سبحانه وتعالى ئیتر ئەوە خوای گەورە سبحانه وتعالى باز لە کەسانێک دەکاکەوە بەو ماڵی کە هەیتیان و لەسەر یەکی دادنێن و کۆی دەکەنەوە ئەوجا عیب و عاریش لە خەڵکی دەبینەوە دەبرەوەی وا تەسەوور دەکاتن بەو ماڵێ و هەتا دەمینێ و یاخود لە پاشی خۆشی ئەوە بە چاکە باسی دەکرێتن بەڵام خوای گەورە دەفەرمی كلا لينبذن في الحطمة خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی نەخێوانیە ئەو تەسەورە غەڵەتەی ئەو وانێ کەوا تێدەگا کە ئەو ماڵی هێتی هەتا دەمینێ نەخێر بەڵکو هەتا نامینە و ولا سزای ئەوەی کەوا لەسەر ئەساسی لەبەر ئەوەی تەبوا خەریکی عیبادەت و ئەنجامدانی وەزیفە سەرچەکەی خۆی بەڵکو ئەو وازی لە وەزیفەی هینابوو خەریکی کۆکردنەوەی ماڵ بوو و هەروها ئەو ماڵەشی مەغروری کرد بوو عیب و عاری لە خەڵکی دەدیتەوە ئیتر نەتیجەی ئەو کەسە لەیونبەذەن فی الحطەمە ئەوە بێگومان فڕێ دەدرێتە ناو ئاگرێکی تێکشچێنەر حطەمە ناوێت لە ناوکانی جەهەنەم لە تەحطیمەوە هاتێکەوەتە ئەو ئاگرێکەوە تێکی دەشچێنیتن ئەوجا دەفەرمی وما أدراك ما الحطمة ئەتوتوزانی الحطەمەتیە ئەتوتوزانی الحطەمەتیە نار الله الموقدة بەڵێن حطەمە ئەو ئاگرەیەکەوە دەدرێتە پاڵخوای گەورە خوای گەورە بڕیاریدا لەسەر ئەو ئاگرە و خوای گەورە فەرمانی کردێ بە داگیرسانی ئەو ئاگرەی کەوە الموقدة کەواتە ئاگرێکە کەوا تاو درایە و خواییشە واتە لەلایەنی خواوە سبحانه وتعالى فەرمانی پێدەرچووە لەلایەنی خوای گەورەوە سبحانه وتعالى فەرمان کراکەوە بەو شێوەیە وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی دەکات لە چەندین حەدیث دەرەجەی گەرمیەکەی و چەندین ساڵ 1000 ساڵ یاخود 3000 ساڵ لە دوای 500 بازەکە 1000 ساڵان گەرم کرایە ئەوجا تاوەکو سۆر بوویتەوە 1000 ساڵ کە گەرم کرایە ئەوجا سپی بوویتەوە 1000 ساڵ کە گەرم کرایە ئەوجا ڕەش بووە ئێستا زۆر ڕەشە خوا پەنامامدا ئیتر ئەو ئاگرەیەکەوە خوا فەرمانی پێکردیە خوای گەورە فەرمانی بە هەڵگیرسانی ئەو ئاگرە کردیە التي تطلع على الأفئدة ئەو ئاگرێکەوە دێتن بەسەر دڵەکاندا کەواتە هجوم دەبا و تاو دەداتە دڵەکانی ئینسانەکان ئەوانی کەوا دەفڕێ دەدرێن ناو ئەو جەهەنەمەی کەواتە نەوەک تەنها لاشەیان دەسووتێنی بەڵکو ئەو دڵەیان دەسووتێنی کەوە تەنها ماڵی دنیای تێدا بوو ئەو دڵەیان کەوە تەنها خەمی کۆکردنەوەی دنیای تێدا بوو ئەو دڵەیان کەوە لەو ڕوانگەیەوە کەوە تەکەبوری تێدا بوو عیب و عاریان لە خەڵکی دەدیتەوە التي تطلع على الأفئدة إنها عليهم مؤصدة بيقمان أو آقرا لسريان داخرة أو مجالي درتونيان نية أو آقرا لسريان داخرة أو مجالي درتونيان نية بلكو هر جاري تشكوا وكل جاي كخواي الوصف دكاكوا بتوجمي آقرا كبسردكون كلما أرادوا أن يخرجوا منها أعيدوا فيها بتوجمي آقرا كدانيو بسركون بەڵام کاتێکەوە بەسەر دەکەون دەبین دەرگا داخرا و چینەچ کەش دەگەڕێنەوە تاوەکو زیاتر عەزابی معنەویشیان زیاد بی هەروەکو لە عەزابێکی مادی و حسیدا نەخوا پەنامامدا بەڵێ دەرگاکانی جەهەنەم لەسەریان داخرایە فی عەمەد ممەددەدە ئەو دەرگایانەش زنجیر کرانە بەستراینەوە بە چەند ئەستونێک و بە چەند عەمودێکی ممەددەدە کەوا بەرز و بڵندە کەواتە تعبیر لەوەی دەکا ئەو دەرگایانە داخراینە بە هیچ شێوەیەک مەجاری دەرچوونیان نیە فی عەمەدین ممەددەدە کەواتە لە هەموو لایەک بە هیچ شێوەیەک ئەمەری دەرچوونیان نییە لێ خوای گەورە سوبحانەهو وتعالە بەو شێوەیە باز دەکاتن تاوەکو ئەو کەسێکەوە خەریکی کۆکردنەوەی ماڵە و لەسەر ئەو ئەساسەش عیب و تانە و تەشەر لە خەڵکی دا تێدەگا ئەو ماڵە هەتا دەمینێتەوە خوای گەورە بەو شێوە باسی دەکات تاوەکو واز بینی و بگەڕێتەوە بێتەوە سەر ئەسلی وەزیفەکەی خۆی کە عیبادەتە تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بەدەستبینی بەڵێ بەڕێزان ئەوجا دێنە خزمە سوورەتی ئەلفیل کەوا خوای گەورە سوبحانەهو وتعالە بەو شێوەیە دەست پێ دەکا و دەفەرمی بسم الله الرحمن الرحیم ألم تر كيف فعل ربك بأصحاب الفيل بەڵێ خوای گەورە سوبحانەهو وتعالە دیارە
دەفەرمی ئایا نەدیت کەوا پەروەردگارت چی بەسەر ئەصحاب الفیل هینا ئەوانی کە خاوەن فیلەکان بوون. جا لێردا دیارە خیتابەکەم وەجه لە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ولا پاشی ویش لە بۆ هەموو ئەوانەی کەوا لە دوای پێغەمبەر صلی الله علیه وسلم قورئانی پیرۆز دەخینەوە ئیمانیان بە قورئانی پیرۆز هەیە و ڕازین بە پەروەردگارەتی خوای گەورە و ئەوانیش خۆیان بە بەندەی ئەو زاتە پاکە دەزانن کەوا الله سبحانه وتعالى خوای گەورە لێردا بە شێوەیەک دەسەڵاتی خۆ بە شێوەیەک ئاسارێک لە ئاساری دەسەڵاتی خۆی نیشانمان دەدا کە ئەوە بوو چی بەسەر ئەصحاب الفیل یارانی فیل هینا ئەلەم تەڕە کەیفە فەعەل ڕەبوکە بەئەصحاب الفیل. دیارە بە کورتی وەکو هەمومان دەزانین کە ئەصحاب الفیل ئەوانە بوون ئەو جەیشێکەوە بە قیادەی ئەبرەهە هات تا وەکو کەعبەی پیرۆز تێک بدا لەبەرەوەی ئەویان ماڵێکی دروست کرد بوو لە بەدیلی کەعبەدا کەوە خەڵک بچن لە یەمەن زیاتر خەڵک ڕوو لە یەمەن بکا زیاتر لەوەی کەوا ڕوو لە بەیتی خوا و لە ماڵی خوای گەورەیە. ئیتر لە دوای ئەوەی کەوا کەسێک چوو کەسێکی عەرەب لەو کات پێشی هاتنی ئیسلام و دیارە و قەزیە چوو لەوێن دەرێ لە ناو ئەو ماڵەی ئەو بینای کرد بوو پیسایی کرد و دیوارەکانیشی پیس کرد لە دوای ئەوەی کەوا ئەو شتەی زانی و لە دوای لەوەی بەدیار کرد خەڵک هەر ڕوو لە ماڵەکەی ئەو ناکەن هەموو خەڵک ڕووی لە ماڵی خوای گەورەی سبحانه وتعالى ئیتر بڕیاریدا کەوا بێتن بەخۆی و بە جەیشێکی گەورە کەوا لە پێشەوەی جەیشەکان فیلی تێدا بوو تاوەکو بێتن کەعبەی پیرۆز بڕوخێنیتن. ئەمجا خوای گەورە فەرمی نەدیت پەروەردگارت چی بەسەر یارانی فیل هینا بەڵێ ئەو پەروەردگارت کەوا بەتوانا بوو کە ئەوەی بەسەر یارانی فیل هینا ئەوە بەتوانایە هەر کەسێک دوژمنایەتی ماڵەکەی و دوژمنایەتی پێغەمبەرەکەی و دوژمنایەتی دینەکەی بکە بە هەمان شێوە وەکو یارانی فیل و وەکو خراپتریش لەوانیان بەسەر بینی. ألم يجعل كيدهم في تضليل ألم يجعل كيدهم في تضليل خوای گەورە سبحانه وتعالى ئەو کەید و پیلانەی ئەوان هەیان بوو ئەو فڕوفێڵانەی ئەوان هەیان بوو دی خوای گەورە هەمووی پوچەڵ نەکردەوە ئەدی هەمووی پوچەڵ نەکردەوە. ألم يجعل كيدهم في تضليل کەواتە تضليل واتە ئەوان کەید و پیلان و تەختیتەکەیان گومڕا بوو بزر بوو نەگەیشتە ئامانج و نەگەیشتە ئەو هەدەفەی ئەوان ئاواتە خواز بوون بیگەنێ بۆی کەوە کەعبە و ماڵی خوای گەورە تێک بدەن. خوای گەورە هەموو کەید و پیلان و تەختیتی ئەوان پوچەڵ نەکردەوە. وأرسل عليهم طيرا أبابيل جا دەفەرمیتن خوای گەورە ناردیە سەریان طيرا أبابيل واتە ئەو باڵندانەی ناردە سەریان کەوا ئەبابیل بوون. ئەبابیل واتە پۆل لە دوای پۆل لە دوای پۆل ئەو تەیرانە دەهاتن ترميهم بحجارة من سجيل بەڵێ ئەو تەیرانێکەوە لەو جێگای کە وەکو معلومە کاتێکەوە ئەو جەیشە نزیک بۆ لە مەککە بەڵام نەگەیشت بۆ مەککە بەڵکو گەیشتە جێگای کە ئێستا پێی گوترێ ئەلموغەمەس لەوێن دەرێ فیلەکانیان ڕاوەستا هەرچەندی هەولیاندا فیلەکە بڕواتن نەدەڕۆیش بەڵکو کاتێکەوە ڕوویان وەردەجێڕاوە بەرەو یەمەن ئەوە زۆر بە ئاسایی و زۆر بە خێرایی دەڕۆیش بەڵام ڕوویان لە کەعبەی پیرۆز دەکرد بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو حرەکە بکە و بڕوە هەتا وەکە ئەنەما مەوعیدێک بوو دەبوا لەوێ ڕابوەستی لەبەرەوەی بە تەئکید هەموو مەخلوقاتی خوای گەورە لە ژێر فەرمانی خوای گەورەدان و ئیتر لەوێدا ڕاوەستا هەتا وەکو ئەو پۆلە تەیرانە هاتن تەیڕەن ئەبابیل ئەو تەیرانە پۆل بە پۆل هاتن و عەزابیان پێبوو لە بۆ ئەصحاب الفیل کە ترميهم بحجارة من سجيل ئەوانیان بەردباران کرد بە وردەزیخێک کەوە ئەو وردەزیخە لەگەڵ دروست کرا بوو ئەو وردەزیخەی کەوا لە سجیل بوواتە لە قوڕێکی سوتاوی ڕق کراوە بەو شێوە بەردبارانیان کردن ترميهم بحجارة من سجيل کەواتە کاتێکەوە دیارە ئەو بەردانە یاخود ئەو وردە بەردێکەوە لە سجیل بیواتە لە قوڕێکی سوتێندراو بی و ئەو جا وشک کرابیتەوە دیارە زۆر ڕق دەبی ئیتر وەکو عەزابێک کە ئەو بەردانەیان دەهاوێشت لە بۆ ئەصحاب الفیل لە ئاکامدا فەجەعەلەهم كعصف مأكول سەرنجام ئەو جەیشە چی لێ هات وەکو كعصف مأكول وەکو کایەک بی کەوا حەیوان خواردبی ئەو جا لە پاشی خواردنەکە ئەوەی خواردی ئەویت کەش بە پێیان بەسەری کەوتبیتن ئیتر
چی لێ دەمینێتە وەکو پەرێزێکەوە حیوان چوبتە ناوی ئەو کایکە خواردیتی ئەوی دیکەش بە پێی ورد و خەلاشی کردی و ئیتر بەو شێوەیە فجعلهم كعصف مأكول أو زي شيء كخوي بيا بتوانابو أو زي شيء كوا بغرور يكوا هاتبو مالي خواي جورا بروخيني أو خواي جورا بجندية شي زور ضعيف لجندية كاني خوي كوا تيرا بو تيراني كوا بول ببول هاتن أو بردانان بيبو أو برداني كوا دبي تيري خالي بقريت سنبي أو بردا بالتأكيد حزمي زور كسكبو لقدر حزمي أو تيراني كوا هاتينا بلام لقل وشتاو خواي قول تيمان بقينيتن للاي خواي قول سبحانه وتعالى لناو بردني كافر وبيباوران شتيشي زور سانا وآسانا بلام حتى أو كاتي خوا بريارداتن اتربا قريشيا كان كوا دجمناتي پیغمبر دکان صلی الله علیه و سلم كوا سورة مكة با پندو آموزگاری أصحاب الفيل والبقرن أو خداي كوا بوشيوي دفاع لمالكي خوي كر بالتأكيد دفاع لبيغمبركي خوي دكا صلى الله عليه وسلم دفاعي كر ودفاع لدينكي خوي دكا دفاع لإيمان داران دكا كهالقراني أو ديننا با دجمناني دين با أواني دجمناتي أو دينو مالي خواو بيغمبرو صلى الله عليه وسلم إيمان داران دكان با پندو آموزگاري لأصحاب الفيل والبقرن ديارة أو خوايك أواني لناوبر أو خواه سبحانه وتعالى هر حي باقية أو خواج بتوانا وبدا صلاة لهر كاتيك بيوي خرابتر لأصحاب الفيلج بسر همو دجمناني أو دين بيني. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.